خۆشەویستمان نەفەرمێ ئیماندار طعان نییە طعن لەو بدا و لەو بدا و زمانی خەریکی خەڵک بێ نەخێر ولا اللعان لعنت لخلق ناكا بم بارو بو بارا قصب خلق بلو لعنت ونفريني خوا بسر خلقا ببارين ولا الفاحش كسي إيمان دار كسي قنية قصيب كاكا شهوتي خلق بجولين تصور كان أمرو قصا لو تشندين جار عقوبة لسر بخوي أمرو زمانك زور خطرناك کەسێک لەوەچێ لە کەناڵێکەوە قسەیە بکە ئەم قسەیە چەندین جار لێ ئەدرێتەوە وەک وایە چەندین جار ئەم قسەی دووبارە کردبێتەوە ئەبێت چەند خەجاڵەت بێت لە بەردەم ڕەب العالەمینە کە ئیثارەی شەهوەتێکی کردو لە مەسئلەیەک بۆیە ئەفەرمێ ئیماندار کەسێکی فاحش نییە قسەیە ناکە ئارەزوو شەهوەتی خەڵک بجوڵێنێ ولا البەذیء ئیماندار کەسێک نییە قسەیە بکە کە قسەکە جێگەی شەرم بێ مسلمان ئەزانێت چۆن قسە ئەکات چۆن کەلیمەیەک بەکارهێنێ چ لەفزێک هەڵ ئەبژێرە و بەکاری ئەهێنێ لە موسنەدی ئیمامی ئەحمەدە هاتووە کەسێک هاتە خزمەتی خۆشەویستمان فەرمووی ئەی خۆشەویست شتێکم پێ بڵێ کردەوەیەک من ڕێک بخاتە ناو بەهەشتەوە نەجاتم بێ خۆشەویستمان ڕووی تێ کرد و فەرمووی ئەعتق النەسەمە وفەک الرەقەبە عەبد ئازاد کە گردن ئازاد کە ئەوی ژووتی باشە ئەم دوو شتە هەر یەک شتە گردن ئازادکە یعنی عەبد ئازادکە عەبدیش ئازادکە هەر عەینی شتە لەو زەمانە عەبد و جاریە زۆر بوون ئومەتی ئیسلامی زۆر یاسای گەورەی دانەوە بۆ ڕزگاری ئینسانیەت یەکێک لە یاساکان بریتە لە ڕزگارکردنی عەبد و جاریە ئەویش سەری سوڕماوەتی ئەی خۆشەویست ئەم دوو کەلیمە ئەوە لەیسەتا بواحیدە ئەرە یەک معنایان نییە ئەم دوانە فەرمووی نەخێر فەرمووی قال لا إن عتق النسمة أن تفرد بعتقها فرموي آزاد كدني عبد أويا خود بتنها آزادي كي بلام فكر رقبة لو قورترا أويا تو هاوكار بأن تعين في عتقها هاوكاري كسب كي لا آزاد كدنيا بوشي هاوكار بي بكم بار هاوكار بي خود بكل آزاد نكردو فكر رقبة جوازي عتق الرقبة لقل فكر رقبة أمية عتقی ڕقەبە خۆت بۆ خۆت ئازادی ئەەکەی بەڵام فەکی ڕقەبە بەشداری ئەەکەی گرەیەک لە گرێکانی ئەەکەیتەوە فەک بە معنای کردنەوە دێ گرێ لە گرێکانی ژیانی ئەم کەسە ئەەکەیتەوە بۆیە خۆشەویستمان فەرمووی زۆر جیاوازن ئەمانە ئەی ئەگەر ئەمانەم نەتوانی ئەی خۆشەویست فەرمووی وئن لم تطق ذلك فأطعم الجائع بڕۆ خواردنی کەسی هەژار بدە واسق الظمآن كسي تونيب آوي بدري وأمر بالمعروف وانهى عن المنكر لكوات شاكي كبو أمري بيبك الزمان اللي شاكا بكار بينا الرقريب كلا خرافة زمانت بكار بينا بو الرقري لخرافة فرموي أجر أمانشت هر نكردو نتواني دي وإن لم تطق ذلك فكف لسانك إلا من الخير أم زماني خود بارزة بز لخيرة بكاري بينا مالي شر مالي تأيدي شرمك كلمة شر دوباره مكروا رحمتي خواه لو كسي قدري زماني خويا زاني والله جاري وهي كسي مسلماني مؤمني تقي جوان أهلي مزقوت ورع دوسي كلمة دروي إعلام الله توا للاي خواه بدروزن حسابك خواه بنامان با لم زمني فتنة كأميتي كوتي والله جاري وهي كسي زور خواه ناس هر جوابه وشي نادا كإيلي بلام ناموسی کسی مسلمانی بریندار کردووە ئومەتی ئیسلامی پاش خستووە دوا خستووە کەلیمەیەکی وتووە کەلیمەی صهیۆنیەت بووە کەلیمەی کافران و بێدینان بووە ئەم بە زمانی هاتووەتەوە دووبارەی کردووە فکری ئەوان بووە ئەم بڵاوی کردوەوە بێ ئاگا بۆیە ئەفەرمێ زمانت بگرە تەنها لە خەیرا بەکاری بێت ئەمە کاری تۆی مسلمانە ئەمە پرۆژەی زمانتە کافر و بێدین لەم زەمەنی دنیاگەراییەدا ئیشیان لەسەر هەموو شتێکی تۆ کردووە ئیشیان لەسەر خەیاڵت کردووە ئیشیان لەسەر زمانت کردووە ئەبێ بوەستی بزانی چ کەلیمەیەک ئەڵێی تۆی مسلمان لە خۆتەوە هەوان تەقسە ناکەی تۆ کارگەی نەخشەت هەیە نەخشەڕێت هەیە ئەبێ بزانی ئەم وشت کە وەرگرت پاڵەفتەی ئەەکەی بزانی چ وشەیەک بە زمانتایە چی بەرامبەر بە مسلمان ئەڵێی چی بەرامبەر بە خەڵک ئەڵێی چ قەولێک بەکارهێنی چ کەلیمەیەک بەکارهێنی کە خوا لە خۆت ڕازی بکەی